نەخۆشی هەوکردنی پەردەکانی مێشک لەناو منداڵانی هەڵەبجە و دەوروبەریدا بڵاو بووتەوە. تەندروستی هەڵەبجە بامانجی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە بە هەموو شێوەیەک. سەردانیکردنی نەخۆشی بۆ نەخۆشخانەی منداڵانی هەڵەبجە قەدەغە کردووە. هەوکردن بەهۆی بەکتریا یا ڤایرۆس یا مشەخۆرەکان بڵاو دەبێتەوە. تەندروستی شارەکە سەرقاڵی دۆزینەوەی سەرچاوەی بڵاوبوونەوەی نەخۆشیەکەیە. نەخۆشیەکە هەیە بەڵام هۆکارە سەرەکیەکە نەمانتوانیوە دیاریکەین. نیشانەکانی نەخۆشیەکە بریتە لە بوونی تایەکی زۆر لە مناڵە، بوونی سەرێشە، ڕشانەوە، هێڵنجدان، نەکەمبوونەوەی چالاکی، وەکوتم ڕقبوونەوە لە ڕووناکی، ڕقبوونەوە لە دەنگە دەنگ و ژاوەژاو، حەزکردن بەوەی کە بەحەزەکە لە شوێنێکی با بڵێن تاریک بێدەنگا بێ مناڵەکە. لە تەمەنی خوار ساڵە کۆمەڵی نیشانێکی تری ئەبێ لەوانە خەوزڕانێکی نائاسایی، گریانێکی زۆر، کەمبوونەوەی شیر خواردن، شتێکی وا هەبوو باشترە زوو سەردانی پزیشک بکرێ، سەردانی نەخۆشخانە بکرێ، چارەسەر بەکارهێنرێ لەخۆوە تاوەکو گەر حاڵەتەکەی هەبێ زوو تەشخیص بکرێت، دەستنیشان بکرێت و چارەسەری پێویستی بۆ بکرێت. نەخۆشیەکە بەهۆی ئەوەی نەخۆشیێکی گوازراوەیە لە ناو خێزانەکاندا بە خێرایی بڵاو دەبێتەوە. توانە ئەمڕۆیە تەندروستیەکانی هەڵەبجە بەگەڕخراوە بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە. من ئێستا سێ مناڵم لێ یەکەم جار گەورەکەیان توش بووە، دوایەوە ناوەندیەکە، دوایەوە بچووکەکەیان. 15 مان گەورەکەم لە مەکتەباتەوە وتی سەرمازاری هەیە، شەوەکەی هێنان بۆ ئێرە داغڵیان کرد دوای 2 ڕۆژ ناوەندیەکەم هێنا و سێم ڕۆژیش 1 ساڵێکم هەیە ئەویشم هێناوە، لێرە داغڵیان کردووە. ئەکرێ منداڵی تەمەن 1 ڕۆژ تا 18 ساڵ تووشی ئەم نەخۆشیە بێت. شارەزایانی بواری تەندروستیش ئامۆژگاریان بۆ هاوڵاتیان تەنها خۆپەراستنە. لە ماوەی 2 هەفتەدا نزیکەی 30 منداڵی هەڵەبجە تووشی ئەم نەخۆشیە بووە. تەندروستی هەڵەبجەش مەترسی هەڵکشانی ئامارەکەی هەیە لاین دەدا. تەندروستی هەڵەبجە پێویستی بەهێزی مرۆیی زیاتر و مادەی باشتری تاقیگەکان هەیە تاوەکو بتوانێت بە خێراتر نەخۆشیەکە بدۆزێتەوە و کار بۆ کۆنتڕۆڵکردنی بکات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.